بەشی سێهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی شۆڕشی دوێنێ و شۆڕشی ئەمڕۆ. پێنجەم، یەکگرتووی دڵخوازانە هەوێنی بەهێزبوونی نەتەوەکانی ئێران. ئێران وڵاتێکی فرەنەتەوەییە، هەر بۆیە نەتەوەکانی ئێران بە فرەچەشنی فەرهەنگی خۆیان سیمایەکی تایبەتیان بە ڕەنگاوڕەنگی نەتەوەکانی ئێران بەخشیوە. بەڵام مافی نەتەوەکانی ئێران و مافی یەکسانی ئەوان لە سەردەمی دەسەڵاتی پەهلەویدا لەگەڵ گرنگی پێنەدران و سەرکوتی تونند و تیژ بەرەو ڕوو بۆتەوە. هەر بۆیە لە شۆڕشی ڕێبەنداندا دەرفەتێکی مێژووی بۆ نەتەوەکانی ئێران پێشهات تا بە خۆڕێخستن و گەڵاڵەکردنی دروشم و داواکاریەکانیان خوازیاری مافی یەکسان و مافی هاوڵاتی بوونی خۆیان بن. ڕۆڵی حیزب و لایەنە سیاسیەکان لە کوردستان، شۆڕاکانی تورکەمەن سەحرا، ئەنجومەنی فەرهەنگی خەڵکی عەرەب و خۆڕێخستنی لاوانی بەلوچ لە ڕێکخراوە چەپ و پێشکەوتن خوازەکاندا لەم تامەزرۆیی گەیشتن بە دادپەروەری و یەکسانیەوە سەرچاواگرێت. واقعیەت ئەوەیە کە لەو سەردەمەدا زۆربەی هێزە چەپەکان لە نێو نەتەوەستەم لێکراوەکاندا خاوەن نفوذ و کاریگەریەکی بەرچاو بوون، چونکە ئەوان باوەڕیان بە یەکگرتووی دڵخوازانەی نەتەوەکان هەبووە لەسەر بنەمای مافی چارەنووسی جەماوەر و لە پێناویدا خەباتیان کردبوو. بەڵام ئەم داواکاریە ڕەوایی نەتەوەستەم لێکراوەکان لەگەڵ سەرکوتی بێبەزەیانە و دڕندانەی دەسەڵاتی فاشیست بەرەو ڕوو بووەتەوە و زۆرێک لە لاوانی کورد و تورکەمەن و عەرەب و بەلوچ لە سێدارە دران. بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم سەرکوت و تونند و تیژیە بەو پەڕی درەندەییەوە بەردەوام بووە. لەم ڕووەوە بێهۆنیە کە بە دروست باس لە سێ کوچکەی لە خوێن گۆوزاوی کوردستان، خوزستان و بەلوچستان دەکەین. حزور و بەشداری نەتەوەستەم لێکراوەکان لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژیناشدا بەڕوونی بەرچاوەکەوێت. کوردستانی قارەمان و شاری سەقز بوو بە چاوگەی هاتنە ئارای دروشمی جوان و سەرنجڕاکێشی ژن ژیان ئازادی، دروشمێکی کە بووەتە داواکاری و ئاڵای سەرەکی ئەو شۆڕشەی ئێستا. بەڵام ئەم جارە خەباتی نەتەوەستەم لێکراوەکان لە ئاوێتە بوونێکی زۆر سەرنجڕاکێش لەگەڵ خەباتی سەرتاسەری جەماوەر بەهرەمەندە. خەبات و تێکۆشانی خەڵکی کوردستان هاوکات لەگەڵ خەباتی سەرتاسەری لەلایەک و خۆپشاندان و کۆبوونەوە ناڕەزایەتیەکانی ڕۆژانی هەینی لە زاهیدان بۆ ماوەی 1 ساڵی تەواو ئاستی ئەو هاوپشتی و هاوخەباتیە کەم وێنەیە نیشانەدات. بەرزکردنەوەی دروشمی کوردستان چاوچرای ئێران گزارش لە قوڵای ئەو هاوپشتی و دەستکەوتە دەکات کە لەسەر بەستێنی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا سەری هەڵداوە. ئەوە تەنها هێزە ڕاست و ناسیۆنالیستە توندڕەوەکانن کە بە بیانووی یەکپارچەیی خاکی ئێران هەوڵەدەن کە مورکی جوداخوازی لە خەباتی ڕەوا و مافخوازانەی نەتەوە پێکهێنەرەکانی ئێران بدەن. تۆمەتێکی کە هیچ بە خەباتی نەتەوەیی گەلانی ئێران ڕەوا نییە. پێویستە جەخ لەوە بکەینەوە کە یەکێک لە مەرجە گرینگەکانی گەیشتن بە ئازادی لە ئێران بریتیە لە نەهێشتنی هەڵاواردنی نەتەوەیی، کە ئەمەش لە بەشداریکردنی سەرجەم نەتەوەکان لە بەڕێوەبردننی وڵات لە پێکهاتەیەکدا ڕەنگ دەداتەوە کە بەهێزبوونی یەکگرتووی دڵخوازانەی نەتەوەکانی وڵات گەرەنتی بکات. شەشەم، ڕێکخراوبوون تایبەتمەندی سەرەکی شۆڕشی هاوچەرخ و دێموکراسی بەستێنی پێویستێتی. شۆڕشی ڕێبەندان شۆڕشێکی جەماوەری و گەلێک بەربڵاو بوو. بەپێی هەندێک لە سەرچاوە کۆمەڵایەتیەکان نزیکەی 9 بۆ 11% خەڵکی ئێران لەو شۆڕشەدا بەشداریان کرد. بەڵام ئەم شۆڕشە لە ئیمکانی خۆڕێخستن بەهرەمەند نەبوو. لەو شۆڕشەدا ئێمە شاهیدی پێکهاتنی ڕێکخراوە جەماوەریەکان لە خوارەوە نەبووین. لەم ڕووەوە ڕەوتی ئاینی لە ڕێگەی ڕێخستنی سەرتاسەری خۆیانەوە توانیان دەست بەسەر جومگە سەرەکیەکانی شۆڕشدا بگرن و بە پێکهێنانی ئۆرگانە سەرکوتگەرەکانی خۆیان شۆڕشەکە تێک بشکێنن. بەڵام کۆمەلگایەکی بەبێ ڕێکخرا و کاری خۆڕێخستن لە بەرامبەر ئەم ئۆرگانە سەرکوتگەرانەدا توانایی بەرگریکردن لە خۆیان نەبوو. تەنانەت هێزە چەپەکانیش کە هەرزوو بوون بە هێزێکی سەرتاسەری نەیانتوانی بابەتی ڕێخستنی جەماوەری بکەن بە فاکتەرێکی یەکلاکەرەوە. نەکرێکاران، نەزەحمەتکێشانی تر و نەتەنانەت ژنان و لاوان و نەیانتوانی لە ڕێکخراوە جەماوەریە سەربەخۆکانی پێکهاتوو لە خوارەوە بەهرەمەند بن. چەپەکانی ئەو سەردەما
گرنگێکی ئەوتۆیان بە پرسی دموکراسی لە کۆمەلگەدا بۆ ڕێکخراوبوونی کرێکاران و زەحمەتکێشان نەدا. ئەزمموی شۆڕشی ڕێبەندان دەریخست کە لە غیابی دموکراسی و لەژێر دەسەڵاتی ستەمی فاشیستیدا بوارەکانی خۆڕێخستن لە نێو کرێکاران و زەحمەتکێشاندا زۆر بەرتەسک دەبێتەوە. لە ئاکامدا جەماوەری ناڕێکخرا و بێڕێکخراوە لە پرۆسەی هاتنە ئارای شۆڕشی خێرا و بروسکە ئاسادا بەڕێبەرایەتی هێزێکی فاشیستی ڕێکخرا و لە توانایی بەرگریکردن لە شۆڕشەکەیان بێبەش بوون. بەڵام لەم شۆڕشەی ئەمڕۆدا کە لەسەر بەستێنی ڕوبەڕووبوونەوەیەکی بەشێنەیی و هەنگاو بە هەنگاو لە نێوان جەماوەر و دەسەڵاتدا ڕوەدات، خەڵک دەرفەتی ئەوەی بۆ ڕەخساوە کە وردە وردە ڕێکخراوەکانی خۆیان پێک بهێن و سەندیکاکانی مامۆستایان، کرێکاران، پەرستاران و ڕێکخراوەکانی خانەنشینان ڕۆڵی ڕێکخەری خۆیان بگێڕن. ڕێکخراوەکانی داکۆکیکاری ژینگە، داکۆکیکاری مافی ژنان، مافی زیندانیان و بنەماڵی دادخوازان بەردەوام خەریکن خۆیان ڕێک دەخەن و بازنەی ڕێخستنەکەیان بەرینتر دەکەنەوە. ئێستا شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ڕەوتی بەرەو پێشچوونی خۆیدا پشبەستووە بە ڕێخستنە جەماوەریەکان. ئەمە یەکێکە لە دەستکەوتە هەرە گرینگەکانی شۆڕشی ئێستا. ئەم فۆرمە لە خۆڕێخستن و ڕێکخراوبوون لە دوای کودەتای 28 پوشپەڕی 1332ەوە لە ئێران بێوێنەیە. ئێستا و هێزانەی کە بەشداری خەباتی چینایەتی و خەباتی ئازادی خوازانن بەباشی لەوە تێگەیشتون کە بەبێ ڕێکخراوە و کاری ڕێخستن ناتوانرێت دەستکەوتەکانی شۆڕشێکی جەماوەری بپارێزرێت. لەسەر بەستێنی ئەم دۆخە چەپی کۆمەلگا ئەبێ بتوانێ بەو پەڕی هێزەوە هەم بەرگری لە ڕێخستنی جەماوەری بکات، هەم لەسەر پێویستی دموکراسی بۆ ڕێکخراوبوونی جەماوەر لە خوارەوە جەخت بکاتەوە و هەم بتوانێت بە ڕێخستنەوەی سەر لە نوێی خۆی بەرەو کاری ڕێخستنی حیزبی و پێکهێنانی جەمسەرێکی سۆسیالیستی بەهێز هەنگاو هەڵبگرێت. کەشی شۆڕشگێڕانەی کۆمەلگا و ئامادەکاری و پێشڕەویەکانی بزوتنەوەی جەماوەری ئیمکان و دەرفەتێکی زۆری بۆ وانە وەرگرتنی هێزە چەپەکان ڕەخساندووە.